سلامی شوبیارانی بیقرار، خرابات نشینانی دڵدار، کەشکۆڵ لە پێڵانی بێدیار، بەهەشت فرۆشانی سەرمایەدار، لە ئێوەی دڵسۆزی بازاری خاسان و ڕاسان. شاید بەو ڕایەحەی ڕۆحپەروەرەی یەک دڵ و یەک کراسە بشکێ تاسە و بەیتولەحزانی ئەم چەرخە چەواشەمان بە تیشک و لیشکی ڕەحمەتەن للعالەمین بۆ ڕووناک بکە. یەهودای مەعزور، یەهودای مەعزور لە قافڵەی کەنعان، بێژە قافڵەکەت بێ بۆ کوردستان. یۆسفێکمان هەست وەک برای ئێوە، مینهای نبووەت هەمووی هاپێوە. ئێمە نایژین هاوبەندەکانی ئەڵێن موو بە موو یۆسفی سانی، چەند لا تەسریبەی تۆمار کراوە بە یومنی سنەت ڕەسوول اللهوە. بێن بۆ خاکی پاکی ساحب کەماڵان، محوەری نووری زمرەی عەواڵان، زەوی حاصل خێز لە فەیزی باری، لە شفا و بەرەکەت ساهری و جاری، لە جەزیرەی وان هەتا شارەزور، مڵکی مکریان باشوور و باکوور، دامانی شاهو و تەتە و کۆساڵان، بەدڵ و زوان حەزرەت ئەلاڵان، خانەوادەی زۆر سوران و کوران، نەفسی ئەمارە و شەیتانیان تۆران. خانەوادەی زۆری سوران و گۆران، نەفسی ئەمارە و شەیتانیان تۆران. شێخی ئامیدی و عەلی هەکاری، یا بولوەفای نەرگەسە جاڕی، شێخ ئیسی و موسی ئالی بەرزنجی، بەنەقشەی حەزرەت دەریدا گەنجی، حەڵقەی حزوری دەینەوەریەکان، لە عەلایقی عاڵەم بەریەکان، خەواسی هەولیر پیران هەورامان، کردەواریان کردە لورباران. شەلیەکانی چەمکەڵا تەرزان، ئاشنای لاهوت خێڵپایە بەرزان، ئەهلی نەزەری ژاوەرۆ و مایدەشت، نگای تەئیدی گوزەرگای بەهەشت، ئیبن الهیدایەت کابلە سوورمان، یاد و ناویان جەواز حزورمان. ختامهم مسک ئال عوسمانی، بژی کوردستان علم و عرفانی، پڕ بە باڵاتان مەردی زولقەرنەین، مەجلس نشینان ڕەمزی کەین و بەین. ئەمە سەرفەسڵی عەرفانی کوردە، ئاخۆ چەند باب و چەند فەرعی وردە، بۆ گەردی پاتان چاوم مشتری، خۆزگە بەو خاکەی پاتان ناسەری. ڕۆحی بەرزی فەنایی، بە شا دەردی خۆی کردە دەوایی. شا چ شا؟ یعنی ئەحسەن الخەلەف، دیە و گوزیدەی ئەکرەم السەلەف. مادحەش مەگەر ئەهلی نەزەر بوو، گۆشەجە و سافی ئەو با خەبەر بوو. وەرنە هەزاران میرزای هەورامی، کەم و کورت ماچۆ وەسفه السامی.